کەمکردنەوەی بەشی بودجێی هەرێمی کوردستان پەیوەندی بە کۆمەڵێشتەوە هەبوو. کەوتنە نەوتی کەرکووک کەوتە دەست کوردەوە و ئەمەش وای کرد کە دەسەڵاتدارانی عێراق هەڵوێستی جددی وەرگرن لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و ئیتیجاهێکی سیاسی تەبەنیکەن بە ئاراستەی ئەوەی کە بودجێی هەرێمی کوردستان کەم کرێتەوە. 3 ساڵ یەکەم ئەویان قبوڵە کرد کە ژمارەی حەڤەکە بمێنێ لە ١٧، بەڵام لە ناوەڕۆ کاپۆشیان کرد بۆ هیچیان نادا بە هەرێمی کوردستان و ڕێکەوتنیشیان کردبوو من ناوم نابوو ڕێکەوتنی ڕێنەکەوتن، ڕێکەوتنی بێدەنگی لە یەکتریکردن. ئەمان نەوتەکە ببن بۆی کەرکووکیشەوەچی لێکن لێکەنەوەیش لەبەر شەڕی داعش نێتوانی بێ کەرکووک بگرێتەوە. ئەمانیش لێرە چۆن یاری بە و ساماناکەن بیکەن لە نجامە نە ئەوان بکەنە سەر ئەمان ئەمان بکەنە سەر ئەوان. عەبادی ئەندازیاری هەموو ئەو پلانانە کە مالکی جێبەجێ دەکرد دژ بە خەڵکی کوردستانە و دەسەڕاستی مالکی بوو. بۆیە من کە بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وتم هێشتا زوو ئێوە بڕیاری لەسەر ئەوە بدەن کە ئەو باشە، چونکە ئەو ئەندازیاری ئەو هەموو پلانانە ممکنە ئێمە بمانتوانی باە لە زمانی مالکی کورد ئەگەر 100,000 بەرمیلەکە تەسلیم بکردایە 70% خۆی بە کاملی وەردەگرت. بەڵام لە زمانی عەبادی 550,000 بەرمیلمان تەسلیم دەکرد، بەڵام 70% خۆت هێشتا بەتەواوی وەرنەدەگرت. لۆ چکە ئەو معادلاتی تایبەتی خۆی هەبوو، حسابی تایبەتی خۆی هەبوو و حد الفلس حسابی لەگەڵت دەکرد. من پرسیارکەم لێ پرسی لە وەزیری دارایی بەوەکالەت وتم من خەڵکی کوردستان داوام لێ دەکەن کە بڕیاری بڕینی بودجێی کوردستانم دەوێ، بڕیاری ئەنجومەنی وەزیرانە. وستی وەڵام نەداتەوە، زۆر زەختم لێ کرد، وتم دەمەوەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانم دەوێ، وتی بریان نییە شەفەهی بوو. بەبیرم دێ ئێمە لە ژووری جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق دانیشت بووین، چاودێری تەلەڤیزیۆنمانە کرد لە گردەکە برێتمە گۆرک و کۆمەڵێک سەرکردەی ئەمریکی هاتبوون بۆ ڕێکخستنی هێزە سیاسی کوردیەکان و تەوافقێک لەگەڵ عەبادی و ئەمانە داوای بەشداریان لە کورد دەکرد لەو پرۆسەیە. هێشتا ئەمان لێرە تەواو کۆتاییان بە دانیشتنەکە نەهێنابوو. هێزە سیاسی شیعی سونیەکان چوونە ژوورەوە، زۆرینەیەکیان دروست کرد، خەبەریان بۆ ئێمە هێنا، وتیانەوە دەنگ بە حکوومەتە دەن لە ژوورەوە، وەزبینیمان سەر و کۆماریش لە ژوورەوەی. ئەم کێشەیە و کێشە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەلایەن هەردوو لاوە بێدەنگی لێکرا بەهۆی بوونی شەڕی داعشەوە. پەیوەندیەکانی ئێستا و داهاتوومان هەمووی دەبێت لەسەر بنەمای لێکتێگەیشتن بێت لەگەڵ بەغدا. لەو ژینگە ناتەندروستی دوای داعش سفادەی کرد کە عێراق پێویستە بڕیاری ڕوونی هەبێ. لەو هەموو گەندەڵیەی لە عێراقا هەیە سوودی بینی لەوەی کە ئەمانە ئەمە هەیکە لە ئیداری گەوری حکوومەت دەبێ لابرێ و ئەبێ چاکسازی بکرێ بێ گەندەڵی لابرێەوە بێ جسمی ئیداری حکوومەت تەرشیق کرێوەمان هەموو ئەم شیعاراتانە شەقامێکی تووڕە لە گەندەڵی خەتەرێکی گەورەی تیرۆر وای کرد کە خەڵک بڵێ قەیناکە بە دەستکراوە بێ سەر وەزیران چی پێویستە بیکا بۆی کە عێراق بەرەو استقرار و چاکسازی بڕوە. وتی من حکوومەتێکی تەکنۆقرات تشکیل دەکەم و نابێت حیزبایەتی بکرێت. فەرمووسێک کە کێ هێنا هەمووی عایدی حیزبەکانە، تەنها پلانێک بوو بۆ لەدانی وەزیرەکانی کوردە. کورد بە زەعیفی مایەوە، ئەویش کورد و پۆستەکانی کوردی زۆری لابرد، لە نەتیجەشا هیچ ئەوەی نەکرد کە پێویست بوو بیکاوە دژایەتی گەندەڵی نەکرد، بەڵکو حکوومەتی عەبادیەکێ لە هەر حکوومەتە گەندەڵەکانی عێراق. دەسەڵاتی وڵاتێکی وەرگرت یەک لە سەرسەی لەلایەن داعشدا گیر کرابوو، بودجەیەکی بەتاڵ و کێشەی زۆر لە ناوچەکە لەگەڵ گۆڕانکاری استراتیژیەکان و بانگەشا بۆ دابشکردنی عێراق. ئەجێندایەکی ئەمریکی هەبوو بۆ دابشکردنی عێراق بۆ 3 دەوڵەتی بچووک و ئەجێندای تورکیا و ئێران و سعودیا. هەروەها کاتێک دەسەڵاتی وڵاتێک دەگریە دەست کە سوپاکەی هەرسی هێنابێت، ئەوە پێویست بەدا بۆ 15 ساڵ دەبێت بۆ ئەوەی بنیاتی بنێەوە. راپۆرتی گەندەڵی لە چەکی رووسی، راپۆرتی گەندەڵی لە چەکی چیکی، راپۆرتی پەرلەمان کە بە کۆی دەنگ پەسەند کرا لەسەر کەوچنی مووسڵ. کەهرەبا ئۆکەی کەهرەبا بە چاوی خۆیان نایبینن عێراقیەکان، هەمووی مۆلیدەیە بە شەرتێک خودی خۆی دەزان چەندەها ملیار سەرف کرا بۆ کەهرەبا. ئەنجامی ئەو سەرکەوتانەی کە عێراقیەکان بەدەستیان هێنا سیاسەتی ناوخۆ و ئابووری و کرانەوەی دەرەچی کە حکوومەتی عێراقی بەدەستی هێنا، هەموو ئەمانە متمانەی جیهانی بەهێز کرد. سەردەمی حکمی عەبادی دەستکەوتێکی گەورە بوو بۆ عێراقیەکان، کاتێک توانیان ئەو خاکانی ژێردەسەڵاتی داعش بگەڕێنەوە بۆ عێراقیەکان و تەواوی خاچی عێراق ڕزگار بکەن. عەبادی لاسێکێکی زۆر گرنگدا سەرکەوت کە ڕێگەی بۆ خۆشکردتاوەک و خولی داهاتووی هەڵبژاردننی
با گوڵ و فڕشی سوور بڕازێنرێتەوە. ئەوانش بریتی بوون لە کەیسی بەرەنگاربوونەوەی تیرۆر و سەرکەوتنی بەسەر داعشدا، کەیسی پەیوەندیەکانی دەرەوە و کەیسی پاراستنی یەکریزی عێراق. ئەو سەرکەوتنانەی بەسەر تیرۆر بەدەستهاتوون ئەمانە سەرکەوتنی عەبادی نین، بەڵکو سەرکەوتنی ئەو کات و دۆخە بوو لە سەردەمی عەبادیدا. جیاوازی لە نێوان ئەو دوو قسەیە هەیە. ئەگەر بڵێیت عەبادی ئەنجامیدا من دەڵێم نەخێر. ڕاستە کاریگەری هەبوو، خواخێری بنووسێت چونکە ڕاو بۆچوونی لایەنی بەرامبەر قبول دەکا و زۆر بیری دەکردەوە. بەڵام داینەمۆی پلان و ستراتیژ و کارژێڕی و هەتا دوایی بریتی بووە لە هاوکاری نێوان فەرماندەکانی سوپای عێراق کە فەرماندەی پێشمەرگەن، هەروەها لە نێوان هێزەکانی ئەمریکادا کە لە عێراقن. دوای شەڕی داعش جارێکی دیکە کێشە و ناکۆچیەکانی هەولێر و بەغدا سەری هەڵدایەوە. پرسی نەوت و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بەهانەی حکوومەتی ناوەند بوون بۆ ئەوەی مەسەلەی بودجە بە هەڵواستراوی بمێنێتەوە. ڕێنماییەکانمان بۆ هەموو ناوچە جێناکەکان ئەوەیە. فەرمانم دەرکردووە بە بەرزکردنەوەی ئاڵای عێراقی لە سەرجەم ناوچەکان و چوونی هێزە فیدرالیەکان بۆ هەموو ئەو ناوچانە. ڕێکارەکانیش بەردەوام دەبن. بە ئێمە ئەڵێن بگەڕێنەوە بوو خەتی سەوز. خەتی سەوز خەتی تەماس بوو بینی پێشمەرگە و جێشی سەدام تا 2003. خۆ مەحدودی کوردستان نییە خەتی سەوز. بە دیدێکی عەرەبی پێیان باشە، وەک خۆیان باسی دەکەن. سرە ڕۆیی کوردی ڕاگرتووە، بەڵام بە دیدێکی کوردیش دەست درێژیکردنە بۆ سەر مافی کورد و لێسەنەوە و فێڵکردنە بەرامبەر دەستکەوتەکانی کورد. پێم وایە هەڵوێستێکی زۆر نەرێنی هەیە لای سیاسەتوانانی کورد بۆیە لە ڕاستیدا جۆرێک لە دڵە ڕاوکێ و هەروەها جۆرێک لە عینادی هەبوو لە نێوان هەردوولادا. من پێشتر گوتومە ئەگەر هاتبا و عەبادی و مەسعود بارزانی لە نێوان خۆیاندا ڕێکەوتبان لە بەڕێوەبردننی عێراقدا، ئەوە عێراقیان دەکردە هێزێکی زۆر گەورەی هەرێمی لە ناوچەکەدا. ئێمە شکستوانینەوە لەوەی شەڕۆکەتێک دروست بکەین. وەرن بۆ بیر لەوە بکەینەوە چوون جیرۆنی یەکتر بین و دۆستی یەکتر بین، هاوپەیمانی یەکتر بین، تەواوکەری یەکتر بین. پاشەزمونێکی دوور و درێژی کورد لەگەڵ حکوومەتەکانی عێراق و دوجاریش لەگەڵ حکوومەتی نوێی عێراقی فیدراڵ سەرکردایەتی کورد گەشتنەوەی بڕیاری ئەنجامدانی گشتپرسی بۆ سەربەخۆی کوردستان بدەن. ڕۆژی 25 ئەیلول لە بیتە ڕۆژی دیاریکردنی ڕەفرەندۆم. تاکڕەوی لە بڕیاردان، دەستبردن بۆ سەریەکێتی عێراق و ئاسایشەکەی، کاریگەری دەبێت بۆ سەر هەموو هاوڵاتیان، هەروەها کاریگەریشی دەبێت بەسەر ئاسایشی ناوچەکە. ئەمانە لە ڕێگەی ئەنجامدانی گشتپرسیەکی تاکلایەنە بە مەرامی جیابوونەوە. ئەمە بڕیارەکە پێچەوانەی دەستور و پێکەوە ژیانە. ژینگەیەکی ناتەبا هەیە لە عێراقا کە زەبوونکردنی کورد وەکو سەرکەوتنی داعش سەیرەکە و زۆر بە بێشەرمانەش هەندێجار سەرۆکوەزیرانیش ئەم دوشتێ ئەلکان بە یەکەوە سەرکەوتن بەسەر داعش و ئەیوت جێبەجێکردنی دەستور لەسەر هەموو عێراق و پارێزگاریکی لێخکێک پارچەی عێراق کە ئەمەی خستە پاڵ داعشەوە استیفزازێکی زۆر ناشرین بوو بۆ کورد کە ئەنەهوو کوردی وەکو داعشە و تەمەڕودی کردووە لە دەوڵەت و کورد لە کاتێک ئەمە تەنها درۆیەک بوو خۆی کردبووی باوەڕیشی پێ کردبوو ڕکلامیشی بۆ کرد. کێشەیەکە بوو دانوستادن چێبیکا و چۆن بکرێت. گشتپرسی پرسێکی مەترسیدارە، مەترسیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عێراق. تۆ کاتێک دەوڵەتی عێراق پارچە دەکەیت کە دەڵێیت گشتپرسی دەکەن لە کاتێکدا هیچ باس لە گشتپرسی نەکراوە، سەیری لێدوانەکانی بەڕێز مەسعود بارزانی بکەن کە دەڵێت ئەمڕۆ پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا کۆتایی پێدێت و دەبینە دراوسێ و دەوڵەت ڕادەگەیەنین و ئەمەش مای قبوڵکردن نەبوو. پاژەنجامدانی گشتپرسی لە 25 سێپتەمبەری 2007 دەسەڵاتدارانی عێراق بە سەرۆکایەتی عەبادی دەستیان کرد بە هەڕەشە و بەرپاکردنی شەڕ دژ بە کورد. لە 16 ئۆکتۆبەری هەمان ساڵدا پەلەماری شاری کەرکووک و چەند ناوچەیەکی خاکی کوردستانیاندا لە ئەنجامدا زۆربەی ناوچەکانیان خستە ژێر دەسەڵاتی هێزەکانی حەشدی شەعبی و سوپای عێراقی. ئەگەر کورد حدودی داخستایە و تەواو ئێمە بووینە دەوڵەتێکی سەربەخۆ جابووینەوە لە عێراق مەفهوم بوو ناڵێ مەقبول بوو مەفهوم بوو کە ئەو هەڵمەتێکی سەربازی بکە بەڵام بەداخەوەی کە کردی
پێچەوانەی یاسا و دەستوری عراقی. تەنانە دیاریکردین کاتەکەش هەڵە بوو ئەو پەیوەندی فراوانی برایانی کورد لەگەڵ جیهانی دەرەوە دروستیان کردبوو بۆهۆی ئەم گشتپرسیە هەمووی لەبار برا. ئەوەی کە لە کوردستان ڕوویە بەهۆی ریفراندۆم نەبوو. خۆم تعجبم کرد لە شخصیەتی عەبادی و لەو طریقەی کە بەکاری هێنا لەسەر کەرکووک و لەسەر منتیقە دابراوەکە. من خدو خل لە پەرلەمان بووم لە سەرەتای ئەم خولەش حەی عەڵە سەڵات بە ئێمەیان دەوت دوای داعش نۆرەی ئێوە واتان لێ دەکەین جارێکتر ئەتانێرین بۆ شاخەکان. لە خلالی ئەو شەڕی داعش لە هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران عەبادی چارێگەک تا 20 دقە بە پێشمەرگەیدا هەرگۆتیە. بەڵام چی بوو وای لێ کرد کە دوای ریفراندۆم بەو شکلەیە بێتەوە؟ یەکەم شت ئەو دووفاقەی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەگینا بەپێی یاسای نێودەوڵەتی و بەپێی یاسای مافی مرۆڤ بۆمان هەیە محاکەمەی پێم بەڕاستی چونکە ئەو پێشەکاری مافی ئێمە دەکات. دووش لاوازی کورد. بە قەناعەتی من ئەگەر ئێران و تورکیا و ئەو گەلە کۆمەیی کە لە هەرێمی کوردستان کرا ئەوە نەبوایە عەبادی جورئەتی ئەوەی نەبوو ئەو پەلامانە بەو شێوەیە بێنێ بۆ هەرێمی کوردستان. عەبادی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ هەموو پێکاتەکانی عێراق جگە لە کوردستان. دەخوازین خزمەتی هەموو هاوڵاتیان بکەین. دەمانەوێت پاڵپشتی هاوڵاتیانی کورد بکەین وەک چۆن پشتگیری هاوڵاتیانی عەرەب دەکەین. وەڵام من پێم وایە ئەگەر کەسێک 50 هێندەی عەبادیش گەورەتر بێ ناتوانێت بەباشی ئەم وڵاتە بەڕێوە ببات. چونکە ئالۆسکاوە و پشک پشکێنە لە خۆ دەگرێت. وای بۆ دەچم ئەو شکستێکی ڕێژەیشی هەبێ ئەمەش تا ڕادەیەک مافی خۆیەتی. بەڵام نەخشەی هاوپەیمانەتیەکان ئەوە دیاری دەکات کێ ببێتە سەرۆکوەزیرانی قۆناغی داهاتوو. نازانرێت عەبادی دەبێت یان نا. بەڵام ئەو سەرکردەیەکی دیاری عێراقیە و لە هەر کوێیەک بێت توانای ئەوەی هەیە دەوڵەت بەڕێوە ببات. بۆ بەرنامەی هەڵبژاردن لەسەر بنەمای پێشکەشکردنی خزمەت نەبێت بە هاوڵاتیان. هەر لەبەر ئەوەیە ئەمڕۆ هاوپەیمانی نەسر لە سلێمانیەیە، لەبەر ئەوەیە هاوپەیمانی نەسر لە کوردستانە. جیاکاری ناکەین لە نێوان هاوڵاتیان. ئەگەر بە شکلێکی عەقلانی بێ طبعاً عەبادی زیاتر خزمەتی عێراقی عەرەبی کردیە ها یعنی ئێمە کورد ئەتولەی بینە دەرێقای ناکەم. پێم وایە وەک بنەمایەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕەنگە تا ڕادەیەک لە جیهانیش سەختە سەرۆکوەزیرانێک هەبێ و ویلایەتی دووەمی دووبارە نەببێتەوە. جا ئەمریکا بێ یا فەڕەنسا و بریتانیا کە ئەمانە خاوەن دیموکراسیەکی دێرین و ڕەسەنن تەنانەت لە میسر و ناوچەکانی دیکەش بۆیە پێم وایە ئەو پۆستە هەر لە دەست ئەودا دەمێنێتەوە لە قۆناغی داهاتوودا.